لێبوردن واتە بڕیاردان بە وازێنان لە ڕق و وازێنان لە تۆڵە سەدنەوە. کەسانی بەهێز دەتوانن لێبوردە بن، کەسی لاواز ناتوانێت لێبوردە بێت. بەرنامەی چاکە بە دوای مرۆڤە لێبوردە و چاکەکاندا دەگەڕێت. ئەمڕۆ لە شاری ڕانین لە دەروازەی ڕاپەڕینین. بە دوای حاجی عەبدوڵڵادا دەگەڕین. هەوڵ دەدەین لەگەڵ حاجی ڕزگاری هاوپیشەیدا ئاشتی بخەینە نێوانیانەوە کە ماوەی 9 ساڵە پێکەوە قسە ناکەن. دەمانەوێت دەرگای دڵیان بە ڕووی یەکدیدا بکەینەوە. السلام عليكم. كاك حاجي عبد الله شلونك؟ احوالك شلون؟ لقى مانجي رمضان شلونك؟ والله الحمد لله. لقى الخير وبركته. باز بخوي قبل زور باشي. الحمد لله يا خوار باش من خوارستان باي شكر باشا. سلامت والله حد الوصل. ان شاء الله باش دبي ان شاء الله باش دبي. سلامت بيعرف سواستك كمان. مانجي رمضان شغل زاني خيرتي دا ازريشي دوهيندي هي. والله. ئەگەر ئەمڕۆ خێرێک بێتە ڕێگای تۆ بەڵێ ئامادەی داین دەست پێش خەریکەی بۆ خێری چووە بە پێی توانە لە خزمەتتان بڵێ هاتوین بۆ خێرێکە بەردەستی تۆ بکەوێ بەڵێ تەسەوڕ دەکەم لە توانای تۆ شاد دەبێ لە خێرێ دەرناسمی شار لە توانای میش داوێ بە سەرچاو ناوبانگی تۆمان بیستووە کەسێکی لێبوردەی لە بازاڕە بەڕاستی پێگەیەکی زۆر گرنگ ئەیسان ئەبچێ خوای گەورە لێبوردەیە بەپێی ئەو زانیارێنی مامانە لەگەڵ کاک حاجی بەڵێ حاجی ڕزگار بەڵێ بۆی مانجی ڕەمەزانەوە بچین دەست لە ملانێ بکەین تەوقێ بکەین لێبوردێ بکەین لە پێناو خێرە خێریی گەورەیە والله من لەبەر یەکەم خاتی خوای گەورە دووەم زەنامشان هاتوونە ڕۆتی ناکەمەوە بەسەر زۆر سپاس مادام لە پێناو خوای گەوری ئینشەڵا خوای گەورە بە ئەجر بۆ تەنووسێت والله جاگومای تدانێ ئینشەڵا کەسانی تریش ئینشاءالله ڕەحمەت چاو لە تۆکەن ئینشەڵا دەبنە نمونەیەکی جوان بۆ کۆمەڵگا ئامادەی ئێستا دوکانمە جێ بڵی بچین بۆ لای خزمەتتاندا ماوەی چەندێکە نێوانتان تقریبا کاتێکە نزیک 8 بۆ 9 ساڵە 8 بۆ 9 ساڵە قسە ناکات قسە دەکەین بەڵام ئەوان نەیانی بە زۆر بە مەزبوطی ئینشەڵا و جارێک تا جارێک سەلاوەهی بەڵام خاتی زەنابتان هەر دەچین بەسەر چاوت خۆش بێت فەرم السلام عليكم شلونن؟ باشن؟ أحوالتان؟ بولاي كاك حاجياتون حاجي رزقار والله جا فرقية دمانوي أو بي لما تقيم هذه شيء لما ده هم أو لبنيا لا ليرة نايت بويرة أما وتمان بوني ماجي رمضان وحز معك لقا كاك حاجي دزنا مليك تريكن جا قبل كانت هي قبولة من بتساوى أجاب وكان دقرو بقسي توب كاتو لقصو والله باهي وندا تمام براقة ورما حاجي شو وزايدة مزجوت شيء تذكر يعني والنبي بلا ملاك سيشي خانة خاصة أو بيه بس ما نبرو يوم معلومات أنا يعني والنبي كأيوه هاتو نتيجة خانة خاصة كسيشي أيوه بك هندي حسابي إسلامتينك والله جا من لبرخاتي خوا طبعا سرتا لبرخاتي خوا دعاي لبر لباشا لبر إيوكهاتون من دفتان بوكالتي إن شاء الله روح بادم يعني لقاك كاك حاجي شكاك حاجي رزقار إن شاء الله بامشي ما بصابة خوش زي تنزارش كأوانا قال لا بينه توانا ونيا بلا اشتكونا كذا دستان خوش بێت لا خی گەورە سەرکەوتتان کە سلامی پێ بگەێنە تۆش بنووسێ بڵێ تازە من بە وکالەتی تۆگیشم کردو سەر باشە وا دەکەم لە مزگەوتش ئینشاءالله دەستان خۆش بێت ئەو دژنە بێکەوە دەبێت ئەو دژنە بێکەوە بن پێمانە من بێکەوە چکە منیشم لێ دەردەچێت تۆ دەردەچێت لەگەڵ کاک حاجی ئەو بەس لە مزگەوتە بێکەوە دەبێت بۆ جێژنە پێی دەڵم ئەوە ئینشاءالله ئامانەت بێ من پێی دەڵەمە و جێژنە بە خصوصی کە تۆ لەگەڵ یەک دەستان خۆش بێت زۆر سپاس کە ئامانەتت زۆر سپاس دەستان خۆش بێت کاک حاجی سپاس زۆر سپاس عزیزی سپاس دەستان خۆش بێت عزیزم زۆر سپاس